ژنانی ئازادیخوازی کوردستان نەخێر بۆ دەوڵەتی بنەماڵەیە و دژەژن. ئێمە وەک ڕێکخراوی ژنانی ئازادیخوازی کوردستان پێمان وایە کە پارتی دیموکراتی کوردستان دەیەوێت لە ڕێگەی ڕفراندۆمەوە تەواوی هەڵوێستە نادیموکراتی و نانەتەوەییەکانی و دوژمنایەتیەکانی لە بەرامبەر بەژن لە ڕێگەی ڕفراندۆمەوە بە فەرمی بکات. واتە کار دەکەن بۆ ئەوەی دەوڵەتێکی بنەماڵەیی و دەوڵەتێکی دژەژن و دژەنەتەوەیی بنیاد بنێن کە ئەمەش پیلانێکی تری دەوڵەتانی داگیرکاری کوردستانە. ئەمە لە کاتێکدایە کە لە هەموو بەشەکانی کوردستاندا گەلێک دەستکەوتی نەتەوەیی و دیموکراتی و دەستکەوتی سەرکەوتنی ئیرادەی ژنان بەدەست هاتووە، بە تایبەتی لە ڕۆژاوای کوردستاندا پێشکەوتوترین سیستەم بنیاد نراوە کە سیستەمی خۆبەڕێوەبردنی دیموکراتی. دەوڵەت بە هەموو جۆرەکانیەوە دوژمنی ژنە، چونکە دەوڵەت لەسەر بنەمای نکوڵیکردن و کۆیلەکردنی ژنان پێشکەوتووە. دەوڵەت بە هیچ شێوەیەک سەربەخۆیی ئاوا ناکات. هەر بۆیە ئێمە لە جیاتی دەوڵەت نەتەوە پرۆژە مۆدێلی سیستەمی خۆبەڕێوەبردنی دیموکراتی گونجاو دەبینین کە پرۆژەی ڕێبەری گەلی کورد بەڕێز عەبدوڵڵا ئۆجالانە و پێشکەشی هەموو گەلی کورد و مرۆڤایەتی کردووە. بێگومانە کە بنیادنانی دەوڵەتی بە فەرمیکردنی تەواوی و کۆمەڵکوژیەکانی ژنانە. هەر بۆیە ئێمە وەک ڕێکخراوی ژنانی ئازادیخوازی کوردستان لە ڕفراندۆمدا بە نەخێر دەنگ دەدەین. دەڵێن نەخێر بۆ ڕفراندۆم، نەخێر بۆ دەوڵەتی بنەماڵە، نەخێر بۆ دەوڵەتی ژنکوش. ئێمە دوای ئەم هەموو قوربانی دانە، دوای کارەساتی ئەنفال، کیمیاباران، بێسەر و شوێنکردنی 12,000 فەیلی، بێسەر و شوێنکردنی 8,000 بارزانی، وێرانکردنی 4,500 گوند، نەخوا قبول دەکات، نەغیرەت قبول دەکات. جارێکی تر ئێمە قبول بکەین، یەکێکی تر لە جیاتی ئێمە بڕیار بدات. الحەمدولله ترسی ئەنفال نەما، ترسی کیمیاباران